بەڕێز جەستن تۆماس بەڕێوەبەری جێبەجەکاری سەنتەری سیاسەتی دەرەوەی جیهانی سەبارەت بە کاریگەری و مەبەستی کشانەوە هێزەکانی ئەمریکا لە سووریاوە لەگەڵمانە. بەڕێز تۆماس سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. هۆکاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا چییە؟ هەموو شتێ سپاس بۆ میوانداریتان. ئەمە پێشبینی نەکراو نەبوو و تەوەقعکرا پێشبینی ئەکرا دوای ئەو ڕێکەوتنەی لەگەڵ سەرۆک شەرع کە کرا وتی ئەو بەرپرسیارەتی حکوومەتەکەی و حکوومەتەکەی بەرپرسیارەتی ڕوبەڕووبوونەوەی توندڕەوی و بە دیاریکراوی داعش دەگرێتە ئەستۆ لە ناوچەکە. ئەمە چەند هەفتەیەکی پێچێت واتە ئەمە هەر لە شەوی ڕێکەوتنەکە ناکرێ بڵێ بە یەک شەو هەموو شتێک کۆتایی دێ، بەڵکو ئەم ماوەی دانراو بۆی کە هێزەکانی ئەمریکا بکشێنەوە دوای ئەوەی کە هەڕەشەکان لە تارانەوە بەردەوام دێن دەبێ ئەمریکا خۆی ئامادە بکە خۆی کۆبکاتەوە دژی ئێران. باشە ئەم کشانەوە پەیوەندی باڕەشەکانی ئێرانەوە هەیە زیاتر یاخود پەیوەندی بۆ هەیە کە ئێستا لە سووریا زۆر شت گۆڕاوە، ینی بۆ نمونە هێزەکانی حکوومەتی سەر بە سووریا ئەتوانن ئەو بۆشایی کە ئەمریکا لەو ناوچەیە دروستیەکە پڕی بکەنەوە ویتر ئەوان پێویستیان بە ئەمریکیەکان نابێت ئەمریکا لەبەرم هۆکارا کشێتەوە یان لەبەر ئێران. نەخێر من پێم وایە جارێکی دیکە یڵێمەوە پێشبینی نەکراو نەبوو، واتە ئەم دۆخەی کە ئێستا دروست بۆ لە نێوان و ئەو ڕێکەوتنەی کرا لە نێوان واشنگتن و دیمەشق بڕیار بوو کە بە هەموو دنیا پیشان بدرێت کە شەرع کۆنتترۆڵی وڵاتەکەی هەیە و بە شێوەیەکی ئاشتیانە هەموو سووریەکان هەموو پێکاتەکان پێکەوە بە ئاشتی دەژین و ئەتوانێت حکوومەتەکەی ڕوبەڕووی هەموو هەڕەشەکان بێتەوە و پێکاتە و داهاوڵاتیانی بپارێزێ. بۆیە ئەوەی کە سەرۆک شەرع هەتا ئەو کاتەی و دەبێتە پارێزەری هەموو سووریەکان هەموو خاکی سووریا ئەو کاتە هەر کێشەیەک لە ناو سنووری وڵاتەکەی هەیە دەبێت خۆی سەرەداری و مامەڵەی لەگەڵدا بکە. بۆیە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەمە سربەخۆیەک دەستکراوەیەک ئەداتە حکوومەتی سووریا و وا دەکات کە وڵاتانی ناوچەکەش هاوکاری با بڵێن سووریا بکەن و بنکەی هەریریش کە هەیە لەوێ و سەربازانی ئەمریکی لێیە دەبینن کە ئەمە بەهێزی پەیوەندی نێوان هەری باشە بەڕێز جەستن کشانەوەکە چ کاریگەرێکی لەسەر هاوسەنگی هێز لە سووریا و ناوچەکەیە بێ؟ زۆر نادڵنیایی و ئاڵۆزی هەیە لە ناوچەکە. ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە نێوان ئیسرائیل و هیوادارم ئەو پرۆسی ئاشتی کە دەستی پێکردووە لە غەزە سەر بگرێ دەبینن کە دۆخێکی ناسەقامگیر هەیە لە نێوان ئێران و ئەمریکا کە من پێم وایە ئاڵۆزتر دەبێ و وڵاتانی دیکەش دەچنە ناو ئەو ئاڵۆزیە و مەترسی دروست کردووە لەسەر هاوپەیمانەکانمان لە ناوچەکە بە تایبەتی ئەوانەی کە لە هەولێرن. ئەگەر سەربازی ئەمریکی لە هەولێر بن ئەو کاتە ئێران وتویەتی هەموو هێزەکانی ئەمریکا و بنکەکانی لە ناوچەکە ئەکاتە ئامانج. بۆیە ئەمە کاریگەری لەسەر سووریاش هەیە، بەڵام ئەمە زیاتر گوشارێک ئەخاتە سەر دیمەشق و حکوومەتەکەی بۆی کە هەموو هەڵوێست و بەڵێنەکانی خۆی بکاتە کردار وەکو هێزێکی پارێزەری هەموو سووریا و هەموو هاوڵاتی و پێکاتەکانی سووریا بەبێ گوێدانە جیاوازی ئاینی نەتەوەییان باگراوندی جیاواز بێت بەڵێنەکانی بەرامبەر بە ئەمریکا و ڕۆژاوا پیشان بدە ئەم گوشارەی کە لەسەرەتی بیسەلمێنێ. مەبەستم کشانەوەی ئەمریکایە لەوێ بۆی کە بزانین ئەتوانێ ئەو هەڕەشە لە ناو وڵاتەکەی هەیە نەیهێڵێ پێکاتەکان بپارێزێ. بۆیە لەلایەکی تاوەکو ئێستا پێکاتەکانی پاراستووە توانیوێتی ئەم سەقامگیری ئەو باسیەکەن لە سووریایە بێتە دی؟ پرسیارێکی جوانە، بەڵام جارێکی دیکە دەیڵێمەوە ئەمە دۆخێکی نوێیە کە ئێستا
هەموو جیهان چاودێریەکە وەکو من و تۆ وا دیارە ڕێکەوتنێک کراوە لەم بارەیەوە کە هەموو سووریەکان بپارێزن ئەم ڕێکەوتنە لە نێوان پێکاتە جیاوازەکانی ناو سووریا بە دڵنیایی و کورد بەشێکی زۆر دیاری کراوە و عەلەویەکان و کە دروزەکان ئەوانی دیکە کە پێیان وایە سەرکوت کراون بە ئامانجگیراون و بە دڵنیاییەوە لە ژێر چاودێری ئەمریکا و هاوپەیمانەکانی دیکە ئەم ڕێکەوتنە کراوە لەگەڵ حکوومەت ئەم کێشە و ململانەیە دەبێت چارەسەر بکرێ دەبێت نەهێڵڕێ ئەمە بۆ چوونی منە ئەوەی کە من گوێم لێ بێ بیستومە وا دیارە کە هەندێک ململانەی زۆر لاوەکی هەبێ ناڵێم شەڕێکی سەرتاسەری ناڵێم ململانەیەکی گەورە بەڵام ئایکرێ لە نێوان هەسەدا و هەروەها لایەنەکانی دیکە لێرە و لەوێ هەندێک حاڵەت هەبێ بەڵام بەگشتی وێنەیەکی باشە زۆر دیمەنێکی باشە ببینی کە هەموو سووریا گەشتۆتە ئەو قۆناغی کە پێویستی بەهێزەکانی ئەمریکانە بێ جارێکی دیکە ئەمەش پرسیارێکی زۆر جوانە بەڵام وەڵامەکەی دەبێ بدرێتەوە دەبێت چاوەڕێکەی زانی پێویستی پێ یان نا وەک وتمان خراوەتە ژێر تاقیکردنەوەیەکەوە حکوومەتەکەی شەرع بزانین ئەی سەلمێنێکە سەرۆکێکە بۆ هەموو سووریەک بەبێ جیاوازی بزانە ئەتوانێت سەلامەتی و ئاسایشی هاوڵەتیانی خۆی لە چوارچەوەی سنووری وڵاتەکەی بپارێزێ لەژێر تاقیکردنەوەیە بزانین لەوانەیە بەشێک لەو هۆکارەی کە ئێستا ئەمریکا بڕیاری داوە کە بە شێوەیەکی هەنگاو بە هەنگاو بکشێتەوە لە سووریا ئەوە بێت کە بیسەلمێنێ بە شەرعی بسەلمێنێ کە سەرۆکێکە بۆ هەمووان ئەو سەرۆکەیە کە متمانی پێدراوە کەسێکە کە بەڵێنەکانی خۆی بەجێگەیەنێ بۆیە سووریا و حکوومەتی سووریا ئەتوانێ خۆی بپارێزێ سەروەری خۆی بپارێزێ هاوڵەتیانی بپارێزێ هەڕەشە لە وڵاتەکەی نەهێڵێ هەتا وەکو شتێک ڕوونەدا کە ئەمانە پێچەوانە کاتەوە ئێمە ناتوانین بڵێن سووریا حکوومەتێکی سەرکەوتووە یان نا واتە تا ئێستا واشنگتنیش بە هەمان شێوە هەر چاوەڕێیە باشە بەڕست تۆماس هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا بۆ سوپای سووریا تەنیا لە چوارچێوەی ینی هەواڵگریە ئامێنێتەوە یاخود چەک و کەرەستە و پێداویستی سەربازیشی بۆ دابینەکە ببوورە گوێم لێ نەبوو ئەکرێ پرسیارەکەت بڵیتەوە ئەڵێم ئەوەم پرسی کە ینی پەیوەندیە سەربازیەکانی ئەمریکا و سوپای سووریا هاوکاریەکانی ئەمریکا بۆ سوپای سووریا تەنیا لە چوارچەوەی هەواڵگریە ئامێنێتەوە یاخود هاوکاریەکانە گاتە پێدانی چەک و هاوکاری سەربازی من پێم وایە بەشێک لە ڕێکەوتنەکە من نەچوومەتە ناو هەموو وردەکاریەکەی هیچ ڕێکەوتنێکە لە نێوان واشنگتن و دیمەشقەیە بەڵام بۆ ئەوەی کە حکوومەتی سووریا پێگەی خۆی بپارێزێ لە پاراستنی سەروەری و هەروەها هەموو هاوڵاتیانی بەبێ جیاوازی پێویستی بە هەندێک سەرچاوە هەیە ئەو سەرچاو و هاوکاریانە ئەکرێ لە ناویاندا چەک و چۆڵ بێت بۆ هێزەکانی سووریا و لە ناویشیاندا زانیاری هەواڵگری و ئیستیطلاعی بدەنە ئەو هێزانە لە ناویشیاندا ئەگەری ڕاهێنانی زیاتر دەرفەتی زیاتریان پێ بدرێ بۆی کە بتوانن توانای هێزەکان بەرز بکەنەوە بۆیە من پێم وایە ئەمانە جیا لە چەک ئەو هاوکاریانن کە ئەمریکا ئەیداتە حکوومەتی دیمەشق تا چەندە تواناکەی تا چەندە چوارچێوەکەی تا چەندە ماوەکەی تا چەندە و بڕەکەی تا چەندە یاخود پێدانی بەرگری سیستەمی بەرگری ئاسمانی من هیچ ئاگاداری ئەوانە نیم پێم وابێ لەم حاڵەتەدا ئەمریکا ناتوانێت بەڕست تۆماس پرسیارەکە بۆم زۆر گرنگە لە پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا
لە دوای ماوەیە کە بەیەکەوە هێزەکانی ئێسەدا سووریای دیموکرات لەگەڵ ئەمریکا شەڕی تیرۆریان کرد لە سووریایە ئێستا کە هێزەکانی ئەمریکا کشێنەوە ئەو پەیوەندی کە لێنەوان هەسەدە و ئەمریکای هەبووە هیچ گۆڕانکارێکی بەسەرایەت پشتیوانیەکانی ئەمریکا بۆ هەسەدا هیچ گۆڕانکارێکی بەسەرایەت لە پاشکشانەوەی ئەمریکا لە سووریایە. با بەڕوونی بیڵێن ئەمریکا پابەندە بە هاوبەشی هاوپەیمانی لەگەڵ هاوپەیمانە کوردەکانی لەگەڵ کورد و ئەوان پیشانیان داوە سەلماندویانە کە لە ماوەیەکی دوور و درێژدا پاڵپشتی کوردیان کردووە و لە ڕووی دیپلۆماسیشەوە تا ئێستا با بڵێن لە هەولێر لە بەهێزکردنی توانە سەربازیەکانیان و چاویشیان لەوە بووە کە زیاتری بکەن لە شەڕی دژبە تیرۆر بینیت کە چیان کردووە لە شەڕی دژبە داعش. ئەمریکا ناچێتە هیچ شوێنێک کاتێک کە دێتە سەر بابەتی پاڵپشتیکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوپەیمانەکانی مەبەستم کورد بەگشتیە لە ناوچەکە، بەڵکو پەیوەندیەکانی نێوان دیمەشق و هەولێر دەبێ بە شێوەیەک سیر بکرێ تۆزی جیاوازتر دەبێ واشنگتن لەوە تێبگا لەو پەیوەندیە ئاڵۆزەی کە کورد هەیەی لەگەڵ حکوومەتی سووریا و دەبێ ڕەچاویش بکە. لەگەڵ ئەوەشدا ئێمە نامانەوێت دوورکەوینەوە لەو بیرۆکەیەی کە سووریا وەکو وڵاتێکی خاوەن سەروەری و سەربەخۆ بە سەرکردایی و تی و حکوومەتێکی نوێ کە ئێستا هەیەە بەرپرساریەتیان هەیە بۆ ئەوەی کە سەروەری خۆیان بپارێزن و بابڵێن خۆیان حکومڕانی خۆیان بکەن و خۆیان بەرپرسیارەتی ئەمنی خۆیان و ئاسایش خۆیان بگرنە ئەستۆ واتە ئەمریکا ئەوە ناگەینێ کە ئەمریکا واز لە هەموو شتێک هێنێ و هەشتێک بیانەوەی بیکەن. بەڕێز جەستن تۆماس بەڕێوەبەری جێبەجەکاری سەنتەری سیاسەتی دەرەوەی جیهانی سوپاس مامەدەبەری بەڕێستان بەخێر بێن.